ناڕازایەتی دژ بە تورکیا کە بەو قەتڵ و عامی کە کردوێتی لە سووریا ئێمە بەڕاستی هەمیشە دژی ئەوەین بە گیان و بە خوێن و بە دڵمان ینی بەڕاستی تورکیا ئیمڕۆ لەوانە سبێنێ لە ئێمەیە بەڕاستی ئەبێ حکومەتی هەرێم هەڵوێستێکی جوانێ بێ هەڵوێستی هەبێ بە مادی و بە معنەوی ینی ئێمە قەت لەگەڵ ئەوانین کە دەوڵەتی تورک ئاوا لە کوردەکە ئەوانی کە بەرپرسیارەتێکیان گرتوۆتە ئەسۆ ینی بەڕاستی بەهانای ئەو مناڵانەوە بچن بەهانگای ئەو کوردانەوە بچن ئەوانی کە لەژێر دار و دیوارەکانە ڕیخۆڵیان لە ناو دەمیانەوەیەتە دەرەوە هەمان شێوەکە ڕژێمی بەحەچی لە ئێمە کرد ڕژێمی تورکیاش ئاوای لە خەڵکی سووریا کرد من لێرەوە بۆ نمونەیەکی بچووکەڵام یەکێ لە کۆمپانیەکانمان کە ئێستا کاری بیناسازی ئەەکەن بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە دوێنێ بینیم لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە بایکۆتی سەرجەم ئەو کاڵایانی کردو کە لە تورکیا هەیەە و ئەو کاڵایانی کە بۆی هاتبوو دوێنێ کەنسەڵی کردەوە و بایکۆتیان کرد کە چیتر نەتوانن کار بکەن لەگەڵ ئەوانە و داواکەم لە سەرجەم هاوڵاتیان لە هەر شوێنێکی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بایکۆتی سەرجەم کاڵا تورکیەکان بکەن و بە تایبەت ئەو فلم و دراما تورکیانە کە بەداخەوە ئەڵم کە شیرازەی ماڵی زۆر کاتێک گاوە دیسان بەهۆی ئەم حاڵەوە دیسانە بتوانن بایکۆتی بکەن و ئەمەش کاری وەزارەتی ڕۆشنبیریە کە بتوانێت ئەمە بگرێتە ئەسۆ ڕێگر بێ لە بڵاوکردنەوەی ئەو فلم و درامایانە و کاری مامۆستایانی ئاینی و زاناکانمانە کە بتوانن ڕێگر بن لە وتارەکانی ڕۆژی هەینیە بتوانن داوا بکەن لە هاوڵاتیان کە بایکۆتی ئەو کەناڵانە بکەن. پێویستە هەموو تاکێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەڵوێستی خۆی دەربڕێ بە هەر شێوەیە لە شێوەکان بێ بە وتار بێ بە مادی بێ بە معنەوی بێ بە ناردنی شتومەک بێ بە هەر شێوەیە کە دەستی بگاتە ئەو کوردانە پێویستە یارمەتیان بدرێ ئەرکی مامۆستای خۆشەویست ئەوەیە کە جگەرگۆشەکانیان بە هەستێکی نیشتیمان پەروەرانە پەروەردە بکەن و پێیان ڕابگەێنن و تیان بگەێنن کە کوردبوون چییە؟ کوردبوون مانای خۆشەویستی خاکی کوردستانە مانای بەرگریکردنە لە خاکی کوردستان بە هەموو شێوەیە لە شێوەکان مانای ئەوەیە کە مرۆڤ دۆستانە مامەڵە لەگەڵ هەموو گەلانی دنیاە بکەن و لە هەمان کاتیشە بەرگری لە خاک و نیشتیمانی کوردستان بکەن. پەیام و پاڵپشتی خۆمان بۆ گەلی ڕۆژئاوای خۆشەویست بۆ هەر چوار پارچەی کوردستان کە ئەبێ ئێمە یەک و یەکگرتوو بین ئەو ڕژێمە دیکتاتۆرەی کە ئەمڕۆ لەسەر ڕۆژئاوای کوردستانە خەتەرێکی گەورەیە بۆ براکوردەکانمان ئێمە بە ژیان و بە ڕۆح هاوکاریانین پشتیوانیانین ئەوە ئەمڕۆ لە شارباژێرەوە پەیامی خۆمانیان پێڕاگەێنین ئەڵێن ئێمە شارباژێری پشتیوانتانین ئێمە شارباژێری هاوکارتانین ئێمە شارباژێری یەک و یەک بوونین هەر چوار پارچەی کوردستان لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی کوردستانە لە هەر بوون خۆشی ناخۆشیەکانی هەر چوار پارچەی کوردستانە ئێمە هاوکارتانین ئێمە پشتیوانتانین دژی ئەو ڕژێمە فاشلین کە ئەو غەدر لەسەر براکوردەکانمانەکەن لە ڕۆژئاوا چیتر نابێ ڕژێمێکی دیکتاتۆری ڕژێمێکی زاڵمی ڕژێمێکی خوێن ڕژ کە خوێنی براکوردەکانمان ئەڕێژێ لە ڕۆژئاوا ئەوە ئەمڕۆ ڕوبەڕوویان بنەبینەوە ئیدانی ئەەکەین هەڵوێستی تونگ وەرەگرینە بەرامبەریانە سەرشۆڕی و ڕسوایی بۆ سەرشۆڕی ڕسوایی بۆ ئەو ڕژێمە دیکتاتۆرەی کە خوێنی براکوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەڕێژێ.